ڕۆژتان باش پێخۆشحاڵین ئەمڕۆ بە ناوی وەزارەتی پەروەردە بەشداری لە ئاهەنگی خەڵاتکردنی یەکەمەکانی قوتابخانەکانی عشق و نیلوڤەر لە شاری هەولێر دەکەین. هەر بەم بوونەوە دەستخۆشی لە ئامادەکارانی ئەم ئاهەنگە دەکەین و سوپاسی دایکان و باوکانی قوتابیان دەکەین کە بایەخێکی زۆریان بە پاشەڕۆژی منداڵەکانیان داوە و لەو قوتابخانانە ئەو قۆناغانە تەواو کردووە. پیرۆزبایی گەرمیش لە قوتابیە سەرکەوتوان دەکەین و ئومێدەوارین کە ئەوانیش وەکو دەرچوانی پێشترێ ئەم قوتابخانانە هەر یەکەمەکانی زانکۆکانی هەرێم بوونە و ئەوانەیش بەشداریان لە کەرتی تایبەت کردووە شینپەنجەیان دیارە. دووبارە سوپاسی هەموو لایەک دەکەین و پیرۆزبایی لە قوتابیە سەرکەوتوان دەکەین. سوپاس.